ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵجڤاکین کوردستان کەجەکە سەبارەت بە 43هەمین ساڵوەگەری بەرخودانی 14 تەمموز ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە کاتێکدا کە بە مانیفێستی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکەوە تێکۆشان مەچۆتە قۆناغێکی نوێی مێژوویەوە هاوکات دەچینە 43هەمین ساڵوەگەری بەرخودانی مێژووی 14 تەمموز. شەهیدانی نەمری ئەو بەرخودانە مێژوویە گەورەیە هەواڵان خێری تورمۆش، کەماڵپیر، عاکف یەلماز و عەلی چیچەک بە حورمەت و پێزانینەوە بەبیردێنینەوە و دڵسۆزی خۆشمان بۆ شەهیدان و بەڵێنێک کە بە شەهیدانماندا بوو دووپات دەکەینەوە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەی کەجەکەدا هاتووە ئەو پرۆسە نوێیە کە ڕێبەر ئاپۆ بە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەستی پێکرد لەسەر بنەمای میرات و تێکۆشانی بەرخودانی 14 تەمموز دامەزراوە کە گەلەکەمانی لە ناوچوون ڕزگار کرد و تێگەیشتن و ئیرادەی ئازادی پێبەخشین. ڕێبەر ئۆجەلان لە بانگەوازەکەی لە 19 حوزەیرانی 2025 مانیفێستی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی وەک جێگرەوەیەک بۆ مانیفێستی ڕێگەی شۆڕشی کوردستان پێناسە کرد کە مانیفێستی هەنگاوی یەکەمی ئێمەیە. بەرخودانی مێژووی 14 تەمموز لاسەر بنەمای بەرخودان لە بەرامبەر لە ناوچوون و نەکۆڵی و بەرەنگاربوونەوە دژی کۆمەڵکوژی و داگیرکاری دەستی پێکرد کە ڕێبەر ئۆجەلان لە مانیفێستی ڕێگای شۆڕشی کوردستاندا پێناسی کردبوو. هەروەها ڕاشی دەگەێن لەسەر ئەم بنەمایە بە ڕێزداری و پێزانینەوە سەرجەم شەهیدانی شۆڕش و دیموکراسی، شەهیدانی مێژووی 14 تەمموز و کەماڵ خێری و عاکف و عەلی بەبیردێنینەوە و داوا لەگەلەکەمان و دۆستانمان دەکەین کە لە هەر شوێنێک دەژین بە ڕێزداریەوە یادی شەهیدانی 14 تەمموز ڕابگرن و لە تێکۆشانی مێژوویان تێبگەن و لەسەر ئەو بنەمایە خۆیان بەڕێخستن بکەن و تێکۆشانی سەردەمی نوێ پەرە پێ بدەن. زوبەیدا زۆمۆروت و ئەنگین سەفەر هاوسەرۆکانی کەرجەدەکە ئەوروپا سەبارەت بە پرۆسەی ئاشتی و مەراسمی لە ناوبردنی چەک لەلایەن گروپێک لە گەریلاکانی ئازادیەوە بۆ ئاژانسی هەواڵی فورات قسەیان کرد و هاوسەرۆکانی کەرجەدەکە ئەوروپا ڕایانگەن بەرەو دامەزراوە بوونێکی بەرفراوان هەنگاو دەنرێت و ئێمەیەکێکین لە هێزە سەرەکیەکانی پرۆسەکە. زوبەیدا زۆمۆرۆت دەڵێت وەک ژنێکی کورد بەڕاستی زۆر هەستیار بووم لەگەڵ ئەم تێکۆشانەدا ناسنامەی خۆم، ناسنامەی ژنم ناسی و لەگەڵ ئەم تێکۆشانەدا هەوڵمدا هەبوونی خۆم بپارێزم. هەر بۆیە بیستنی دەنگی ڕێبەرەتی هەستێکی وەهایە دەرنابڕدرێت و وەک دەڵێن کەشێکی جەژن بوو. هەروە باس لەوەش دەکات بێگومان لەم پرۆسەیەدا ڕۆڵی ئەوروپا گرنگە بۆ چارەسەری پرسی کورد دەبێت ئەوروپا ڕۆڵی خۆی جێبەجێ بکات و ڕاستەوخۆ بەشداری پرسەکە بێت و بۆ چارەسەری ڕۆڵ بگێڕێت. هەروە ئاماژە بەوەش دەکات کە ئەم پرۆسەیە بەڕێخستن کراوە و تێکۆشانیش بەردەوامە. هەر بۆیە دانیشتوانی کورد لە ئەوروپا لەم پرسەدا دەبێت لە سەرزەمینەیەکی دیموکراتیک تێکۆشانەکانیان بەڕێخستن بکەن و بۆ پاراستنی زمان کولتور دەبێت خۆیان بەڕێخستن بکەن. بە پێشەنگایەتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلاندەم پارتی و پارتە هەرێمە دیموکراتیەکان دەبەپە لە چەندین شار کۆبوونەوەکانی کۆمەڵگەی دیموکراتیک ئەنجامدرا. لە کۆبوونەوەکان لە شارەکانی گەڤار ئیلحسرد، ئاگرێ، ڕۆحا، شرناخ و جوولەمێرگ ئەنجامدرا پەیوەست بە پرۆسەکەوە گەل ئاگادار کرانەوە و پێشنیاریش بۆ چارەسەری درا. لە کۆبوونەوەکاندا گرنگی ئاشتی، چۆڵکردنی زیندانەکان، متمانەکردن با ڕێبەر ئۆجەلان و تەفگەری کورد و پرسی ئەوەی کە دەبێت دەوڵەت هەنگاوێکی ڕوون بنێت هەڵسەنگاندنی بۆ کرا. پەرلەمانتاری شەرناخی دەم پارتی نەورۆز ئۆیساڵ ئەسلان بەشداری کۆبوونەوەکانی ناوەندی شەرناخی کرد و هەروەها وتیشی ئەمڕۆ لە جیهان با سیاسەتی سەپاندنی یەکپەرستی سیستەم بەڕێوە ناچێت و بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بۆ هەموو گەلان ڕزگاریە. لە کۆبوونەوەکاندا بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان خوێندرایەوە و گەل پێشگیری تەواوی خۆی بۆ پرۆسی دیموکراتیک دووپات کردەوە. لە ناوەندی کۆمەڵگەی کورد لەلایەن تەفگەری گەنجانی شۆڕشگێڕ و ئەنجومەنی ژنان و ئەنجومەنی گەلی کوردەوە کۆبوونەوەیەک ڕێکخرا و چەندین کەس تێیدا بەشدار بوون. لە کۆبوونەوەکەدا پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک با بەرفراوانی هەڵسەنگاندن لەسەرکرا. کوردستانیان لە شاری تۆرنتۆی کەنەدا لە کۆبوونەوەکەیاندا خاوەنداریەتیان لە بانگەوازە ڤیدیۆیەکی ڕێبەر ئۆجەلان و هێڵی تێکۆشانی تەفگەری ئازادی کورد کردەوە. لە کۆبوونەوەکەدا هەروەها لەسەر پرۆسەی تێکۆشانی نوێی تەفگەری ئازادی و ڕۆڵی ڕێخستنی گەل و گرنگی سەفەربەری کۆمەڵگە بە بەرفراوانی هەڵسەنگاندنی بۆ کرا و جەختیش لەسەر گرنگی بەشداربوونی چالاکی ژنان و گەنجان کرایەوە. هاوسەرۆکانی ناوەندی کۆمەڵگەی کوردی تۆرنتۆ ئاماژیان بۆ کرد کە پشتگیری بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان دەکەن و باسییان لەوەش کرد کە کاتی تێکۆشان بۆ بنیاتنانی کۆمەڵگەی دیموکراتیک دەستی پێکردووە.
پاش هەنگاوە مێژوەکەی گروپێکی گەریلا و نەمانی بیانووی دەوڵەت بۆ مانەوەی سوپاکەی لا خاکی هەرێم و عێراق پەرلەمانتاران و شرۆڤەکارانی سیاسی بەم جۆرەیە بۆ ئاژانسی ڕۆژ نیوز دەدوێن. لەو بارەیەوە مختار موسەوی ئەندامی لێژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە پەرلەمانی عێراق دەڵێت هەنگاوی سووتاندنی چەکەکان نامەیەکی ڕوون بوو لەلایەن گەریلاکانەوە کە جددیەتی ئەوانی نیشانی جیهاندا بۆ دەستپێکردنی خەباتی سیاسی و دیموکراتی. هەروەها دەشڵێت لە دوای ئەو هەنگاوی گەریلا ئیدی تورکیا هەرگیز ناتوانێت بەهانە بدۆزێتەوە بۆ مانەوەی هێزە سەربازیەکانی لا عێراق. دەشڵێت تۆپەکە ئێستا لە گۆڕەپانی تورکیایە و بەرپرسیارەتیەکی مێژووی کەوتۆتە سەرشانی ئەنقەرە بۆ دیاریکردنی هەڵویستی خۆی بەرامبەر بەو دەستپێشخەریە. محمود حوسەینی شرۆڤەکاری سیاسی دەڵێت تورکیا بە ڕاشکاوی باشکرا داوای هەریەکە لە پارێزگاکانی دوهۆک، مووسڵ، کەرکووک و سلێمانی دەکات چون ئەو ناوچانە بە خاکی خۆی دەزانێت. وتیشی باوەڕ ناکەم تورکیا کۆتایی بەهەبوونی سەربازی خۆی بهێنێت لە سەرخاکی عێراق چونکە تورکیا لە خاکی عێراق شغلی سەربازی لەگەڵ پارتی کوردستانی پارتی کرێکارانی کوردستانی تێپەڕاندووە. باس لەوەش دەکات تورکیا شەڕکردن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان تەنها وەک بەهانەیەک بەکاردەهێنێت بە مەبەستی داگیرکاری خاکی عێراق و زیندووکردنەوەی بەناو ئیمپراتۆریەتی عوسمانی نوێ. ئاژانسی هەواڵی فارس لەبارەی برینداربوونی مەسعود پزیشکیان سەرۆکۆماری وڵاتەکان بەهۆی هێرشی ئیسرائیل لە وەڕایگەیان پێش نیوەڕۆی ڕۆژی 15 مانگی ڕابردوو ئیسرائیل کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای یاسایشی نیشتیمانی ئێرانی کردوتە ئامان جوجگە لە مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران چەند سەرکردەیەکی دیکەی حکومی و سەربازی ئێران لە کۆبوونەوەکەدا بەشدار بوون لە کاتێک کۆبوونەوەکە لە ژێرزەمینی باڵەخانەیەکی تاران بەڕێوەچووە. ڕەوا باس لەوەش کراوە کە لە هێرشەکەدا 6 موشک بەکارهێنراون و لە ڕەوەکانی چوونە ژوورەوە و دەرچوونی باڵەخانەکەیان کردوتە ئامانج بوو ئەوەی دەواازەکانی هەواگۆڕکێ بگۆڕن و ئەو بەرپرسانە بخنکێنن. هەروەها کارەبای باڵەخانەکەش دەست بەجێ بڕاوە. لە ئاژانسی هەواڵی فارس بڵاویشی کردوێتەوە بە بەرپرسانی بەشدار لە کۆبوونەوەکە توانیویانە لە ڕێگەی ڕێڕەوەکەوە کە پێشتر لە باڵەخانەکەدا ئامادەکراوە دەرباز بن، بەڵام مەسعود پزیشکیان قاچی بریندار بووە. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران سەبارەت بە هاوکاریەکانیان لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆم ڕێگەیان هاوکاریەکانمان ڕانەوەستاندووە بەڵکو تەنها فۆرمێکی نوێی وەرگرتووە. دەشڵێت ئێمە پابەندین بە چارەسەری دیپلۆماسی بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان لەسەر بەرنامە ئەتۆمیەکەمان. عێراقچی دەشڵێت هەموو هاوکاریەکانمان لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆمی لە ئێستادا لەلایەن ئەنجومەنی باڵای یاسایشی نەتەوەی ئێرانەوە بەڕێوە دەبرێت و دەشڵێت ئێمە لە هەموو بارودۆخێکدا بەنا سەربازیەکانمان زۆر بەباشی دەپارێزین و پارێزگاریشی لێ دەکەین. ڕۆژنامەی تەلەگرافی بریتانی سەبارەت بە گۆڕانکاری بۆ چوونەکانی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا تایبەت بە پۆستپرسی ئەتۆمی ئێران راپۆرتێکی بڵاو کردوێتەوە و دەڵێت پوتین حکوومەتی ئێران و ئەمریکای لا گۆڕینی هەڵویستی پێشووی خۆی لە ڕەتکردنەوەی مەرجەکانی ئەمریکا سەبارەت بە ڕێککەوتنی ئەتۆمی ئێران ئاگادار کردەوە. هەروەها ئامۆژگاری تارانیشی کردووە ڕازی بێت بە مەرجەکانی ئەمریکا بۆ گەیشتن بە پیتاندنی سفر یۆرانیۆم لە چوارچەوەی خاکی ئێراندا. ئەمەش بۆش دەکات ئێرانیەکان دڵنیاییان با پۆتین داوە کە ئامۆژگاریەکانی با جددی وەردەگرن. هاوکات بەرپرسانی رووسیا پەیوەندیان بە بەرپرسانی ئیسرائیلەوە کردووە و لا گۆڕانکاری بۆ چوونی پوتین و هەڵویستی حکومەت لا مۆسکۆ ئاگاداریان کردوونەتەوە. جێ ئاماژەی حکوومەتی رووسیا تا ئەم دوایانە بە توندی مەرجی ئەمریکای ڕەت کردبەوە کاکاری ئێران لە پیتاندنی یۆرانیۆم لەسەر خاکەکەی قەدەغە دەکات. تا ئێستا میدیاکان ئەو هۆکارانەیان ڕوون نەکردوێتەوە کە وای لا رووسیا کردووە گۆڕانکاری لە هەڵویستەکان بکات. بەپێی راپۆرتێکی کۆڵبەر نیوز 4 هاوڵاتی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزەکانی ڕژێمی ئێران و دەست بەسەرکراون. محەممەد ڕەزایی لە شاری دێگولان و فریا چاوشینی و ئیسماعیل چووکەڵی لە شاری بۆکان و زوبەیر مەحموودیش لە شاری پیرانشار دەست بەسەرکراون. تا ئێستا هۆکارەکانی دەست بەسەری شوێنی مانەوە و تۆمەتەکانی کاتدەژی ئەم هاوڵاتیانە بەکارهێنراوە لە دیار نییە. هەر بە پێی راپۆرتێکی کۆڵبەر نیوز ڕۆژی هەینی سەلاح بەهامین و هەروە کامران ڕۆواز دوو هاوڵاتی شاری مەهاباد لەلایەن هێزەمنیەکانی ڕژێمی ئێرانەوە لەم شارە دەست بەسەرکراون و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. هێزەکانی ڕژێم بەبێ بڕیاری دادوەر ئەم هاوڵاتیانەیان دەست بەسەر کردو تا ئێستاش هۆکارەکانی دەست بەسەری و شوێنی مانەوەیان و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیانە نادیارە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن